باسی فیلمەنیۆکەی کریستۆفەر نۆڵانە. کریستۆفەر نۆڵان دەرهێنەر و سیناریۆنووس و پرۆدیوسەری ئەمریشی بەڕە چەڵک بەڕیتانی لەو فیلم سازانەیە کە فیلمەکانی مێشتی بینەر پڕ دەکەن لە پرسیار و ئاوێتەیەکن لە خەیاڵی زانستی و دەرونی و سوریالی. کارکتەرەکانی ناو فیلمەکانی لە هەوڵی بێوچاندان بۆ ئەوەی بەسەر ڕابردویاندا زاڵ بن و هاوکات لەگەڵ ڕۆژگاری ئەم ڕۆژدا خۆیان بگونجێنن. ئۆپنهایمەر نوێترین فیلمی کریستۆفەر نۆڵانە، وەک هەمیشە ئەم فیلمەشی بە بودجەیەکی گەورە بەرهەمهێنراوە و ژمارەیەک ئەکتەری بەناوبانگ کارکتەرە سەرەکیەکانی بەردەساکەن، لەوانە مات دەیمن و ئێمەلی بڵەند و ڕۆبێرت داونی جێی ئار و ئێستا لە هۆڵەکانی سینەما نمایش دەکرێت. ئۆپنهایمەر نوێترین فیلمی دەرهێنەری بەڕیتانی کریستۆفەر نۆڵانە، وەک هەمیشە ئەم فیلمەشی بە بودجەیەکی گەورە بەرهەمهێنراوە و ژمارەیەک ئەکتەری بەناوبانگ کارکتەری سەرەکیەکانی بەردەست دەکەن، لەوانە مات دیمن، ئیمیلی بڵەند، ڕۆبێرت داونی و جێی ئار لە 21 تەمووزەوە لە هۆڵەکانی سینەما نمایش دەکرێت. They won't fear it until they understand it. فیلمی ئۆپنهایمەر بەسەرهاتی جێی ڕۆبێرت ئۆپنهایمەری زانامشتومڕسازەکەی بواری زانستی فیزیک دەگەڕێتەوە کە سێڵان مێرفی کارکتەری بەردەست دەکات. ئەو زانایی سەرپەرشتی پەرەپێدانی یەکەمین بۆمبی ئەتۆمی کردووە و لە جەنگی دووەمی جیهانیدا بە یارمەتی چەند کەسێک لەناو حکوومەت و سوپای ئەمریکادا. کریستۆفەر نۆڵان فیلمساز و سیناریۆنووس و پرۆدیوسەرە لەو فیلمسازانەیە کە لە فیلمەکانی مێشکی بینەر پڕ دەکەن لە پرسیار، ئاوێتەیەکن لە خەیاڵی زانستی و دەرونی و سوریاڵ. کارکتەرەکانی ناو فیلمەکانی لە هۆڵی بێوچاندان بۆ ئەوەی بەسەر ڕابردوویاندا زاڵ بن و هاوکار لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆژدا خۆیان بگونجێن. ئەوەش لە فیلمەکانی وەک ئینسەپشن، ئینتەرسێنترال، دێکینگدا بەباشی بەرجەستە بووە. کریستۆفەر نۆڵان براوی چەندین خەڵاتی سینەماییە و بە یەکێک لە 100 کاریگەرترین سینەماکاری جیهاندا دەدرێت. فیلمی ئۆپنهایمەر ماوەکەی 3 سەعاتە و باز لەو کێبڕکێ گەورەیە دەکات کە لەو سەردەمەدا بۆ پەرەپێدانی بۆمبی ئەتۆم هەبووە و ڕووناکی دەخاتە سەر هەوڵی بێوچانی ئەو زانا ناسراوی بواری فیزیک لە بنکەیەکی نهێنی لە ناوچەی لۆس لامۆس لە ویلایەتی نیو مەکسیکۆی ئەمریکا، کە چۆن بە یارمەتی تایبەتمەندانی بوارەکە لە سوپای ئەمریکادا هەوڵیان داوە بەر لە نازیەکانی ئەڵمانیا یەکەمین بۆمبی ئەتۆم بەرهەم بهێن و لەو جەنگەدا باڵا دەست بێت.